سەبارەت بە جەنگی ئیسرائیل و حەماس ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسی گەورەبوونی ئەم جەنگە فراوان بوونی و هەروەها سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا بلینکن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دیداری لەگەڵ سەرکردەکانی بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مانە کۆمەڵێ پرسن ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز ساموئێل وۆربێرگ گوتەبێژی هەرێمی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە دووبەیەوە لەگەڵماندایە بەڕێز وۆربێرگ شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لەو پرسیارەوە دەست پێ بکەین بۆچی سەقامگیری و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکا گرنگە بەڵێ شەوتان باش زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ میوانداریکردنمان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێی وایە کە گرنگترین شت بۆ سەقامگیری و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتە لە هەماهەنگیکردن ئەم ئیدارەی ئێستای ئەمریکا لە یەکەم ڕۆژێوە تەرکیزی لەسەر پەیوەندیە تەقلیدیەکان بووە کە تاکو ئێستاش ئەمریکا ئەم پەیوەندیانەی لە ناوچەکەدا ماوە لەگەڵ تەواوی حکوومەتەکان لەگەڵ گەل و نەتەوەکانی ناوچەکە لەگەڵ کورد لەگەڵ عەرەب لەگەڵ کورد لەگەڵ ئیسرائیلەکان و تەواوی ناوچەکانی دیکە بۆیە ئێمە پێمان وایە سەقامگیری گرنگترین شتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک تەنیا دەسوەردان بێت بەڵکو پێویستە هەماهەنگی هەبێت لەگەڵ ئەو وڵاتانە چونکە زۆرێک لەو وڵاتانە لە باکوور و باشوور و خۆراوە و خۆراڵات توانیان هەیە بۆ ئەوەی بەرگری لە خۆیان بکەن و هەروە سەروەری خۆیان پارێزن ئێمەش نەمانەوێت پەیوەندیەکانمان بەردەوام بێت کە پێشتریش ئێستاش ئەمریکا هەی بووە بۆ ئەوەی بتوانین لەگەڵ هاوپەیمانانمان لەگەڵ هاوپەیمانان بتوانن خۆیان بپارێزن لە دژی هێرشە تیرۆریستەکان خۆیان بپارێزن و هەروەها ڕێگە بە ئێران نەدەن ئێران و بریکارەکانی دەستە کاروباری ئەو وڵاتانە وەربدەن لە تەواوی دەست پێشخەریەکانی دیکەش ئێمە کاری جدی دەکەین بەیەکەوە وەکو ئەم هاوپەیمانیە نوێی ئێستا بۆ پاراستنی کەشتە بازرگانیەکان لە دەریای سوور لە دژی حوسیەکان ئەمە یارمەتی دەردەبێت لە گەشە سەندن کەواتە بەڵێ ئێمە ئەم پەیوەندیانەمان هەیە ئەم ئیدارە ئێستای ئەمریکا تەرکیزی لەسەر سەقامگیری بۆ وەک پەیوەندی زۆر باشە بەڕێز وەربەرگ تا چەند ئەم سەردانەی بلینکن وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە بەڵێ هیچ گومانی تێدا نیە لە دوای ململانێ و پەرەسەندەکانی ئەم ناوچەیە ئەم ململانەی ئەمڕۆ نین بەڵکو ململانەی چەندین دەیە دەکرێن نزیکەی سەدەیەک بێت ئێمە بەدەست ئەم ململانێنەوە دابین ململانەی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان دەگەڕێتەوە بۆ نزیکە 70 بۆ 80 ساڵ بەڵام ئێمە وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێمان وایە کە جیاوازی هەیە لەم نێوان ئەم ململانەیە کە ململانەیەکی دوور و درێژە لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان و ئەو شەڕی کە ئێستا هەیە کە لە نێوان حەماس و ئیسرائیل نەک فەڵەستینیەکان حەماس ڕێکخراوێکی تیرۆریستیە هێرشی کردوتە سەر خەڵکی ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەردا پێویستە ئێمە جیاوازی لە نێوان ئەم دوشتە بکەن چونکە ئەمریکا وای نابینێت کە گەلی فەڵەستین بەرپرسیارە لەم دۆخەی ئێستای فەڵەستین و ئەوەی کە حەماس کردی ئەمە لە سەرشانی خەڵکی فەڵەستین نییە بۆیە ئێمە پێمان وایە سەرڕای ئەم شەڕێک کە ئێستا لە بەردەم ئێمەدایە ئەوەی کە ئێستا ڕوودەدات لەم ڕۆژانەدا لە نێوان ئیسرائیل و حەماسە هێشتا ئێمە دەتوانین بڵێن کە گەیشتونێتە ساتێکی مێژوویی زۆر گرنگ هەموو لایەنەکان لە ناوچەکەدا لەوە تێدەگەن و ئەوە دەزان کە ئێمە توانامان هەیە هەر ئێستا بۆ ئەوەی کە دەوڵەتی فەڵەستینی دابمەزرین زۆر باشە بەڕێز وەربەرگ ئایا بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا پرۆژەیەکی تایبەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ینی مەبەستم ئەوەیە ئایا ئەمریکا پرۆژەیەکی بەدیلی تازەی هەیە بۆ سەقامگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
یەکێک لە ئامانجەکانی ئەمریکا و یەکێک لە ئامانجەکانی سەردانەکەی بلینکن لەم دوایە بریتی بووە لە گۆڕینەوەی هزر و بیرۆکە. ئەمریکا ناوێت ئیرادەی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت، ناوێت بەسەر خەڵکی فەڵەستین یا تەنانەت ئیسرائیلەکانیشدا بسەپێنێت. پێویستە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کار بکات لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکە، لەگەڵ تەواوی لایەن و گەلەکانی ئەم ناوچەیە بۆ ئەوەی بەدوای چارەسەری شیا و گونجاودا بگەڕن بۆ ئەوان نەک بۆ ئەمریکا. ئەم ئیدارەیە ئێستا ئەمە دیدگایەتی شتێکی دیکای لە دیدگادا نییە. ئەمریکاش ناسەپێنێت بەسەر هیچ کەسێدا. بەڵێ بلینکن سەردانی ناوچەکەی کردووە، کۆمەڵێک بیرۆکەی پێبوو. من نامێت بسمەنە و دەکارێکانەوە کە ئەم بیرۆکانە چی بوون بە دیاریکراوی، چونکە بەشێکی دیکەی گرنگی ئەم سەردانای بلینکن بریتی وە لە کۆبوونەوە لەگەڵ سەرکردەکان وەکو مەحموود عەباس و واروەها لەگەڵ سەرۆکی وەزیرانی ئیسرائیل ناتانیاهو و تەواوی سەرکردەکان دیکە. ئەو بیرۆکە وەزیرەکانی خۆی پێگوتون ئێمە داهاتوویەکی باشترمان بۆ گەلی فەڵەستین دەوێت و بۆ تەواوی ناوچەکان، بۆ تەواوی گەلانی ئەم ناوچەیە و دژی ئەم هێرشان کە لە حەماس ئەنجامی دەدات. باشە بەڕێز وەربەرگ، ینی بڕای ئێوە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی ڕێگری لە فراوانبوونی ئەم شەڕە بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ سەبارەت بەم شەڕێکی ئێستا لە بەردەم ئێمەدا لە نێوان حەماس و ئیسرائیلدا، ئێمە پێمان وەیە کە دەوڵەتی ئیسرائیل وەکو هەر دەوڵەتێکی دیکە نەک تەنیا مافی ئەوەی هەبێت کە بەرگیر لە خۆت کات بەرک و بەرپرسیارەتیشی لەسەر شانە بۆ ئەوەی خەڵکی خۆی بپارێزێت لە دژی ئەم هێرشە تیرۆریستیە بەردەوامانەی ڕێکخراوی حەماس دەڵێن کە ئێمە لە داهاتووش ئەم هێرشانە دووبارە دەکەینەوە. ئەمە هەڵوێستی حەماسە. بۆیە پێویستە هەموو وڵاتێک، عێراق بێت، ئیسرائیل بێت، ئەمریکا بێت، مسر بێت، هەر وڵاتێک بێت کە هەمان ڕێکار بگرێتە بەر، هەمان ڕێوشێن بۆ پاراستنی خەڵکی خۆی بگرێتە بەر. لە هەمان کاتدا هێرشەکان هێشتا بەردەوامن و خەڵکێکی دیلیان بە دیر گرتووە کە دیلی ئیسرائیلی و ئەمریکین. بۆیە ئێمە پێمان وایە و وای دەبینین تاکو حەماس بەردەوام بێت لەم هێرشانە کە ئێستا دەکات، دەوڵەتی ئیسرائیلیش پێویستە بەردەوام بێت لە پاراستنی خۆی و خەڵکەکەی. بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەم شەڕە ڕۆژێک لە ڕۆژان پێویستە کۆتایی بێت، پێویستە بۆیە ئێمە گفتوگۆ بکەین، دەمەتەقێ بکەین و پەیوەندی دروست بکەین بۆ ئەوەی بتوانین دوای ئەم شەڕە چی دەبێت، هەنگاوی داهاتوو چی دەبێت بۆ ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر باشە، زۆر بەڕێز. سەموئێل وەربەرگ، گوتەبێژی هەرێمی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ڕاستەوخۆ لە دووبەیەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.